رشيد يا الله يا الله رشيد هورا كلمة فوتام رشيد ئاگرت لە ماری من بەردە ئاگرت پێکەوی زری کە لە کونێ چاوتە ڕەشید كورة سعدي مالي توب معدل بنزين وآقرة ڕەشید دەتولۆ بێژەنت بە دەهامی ناسان ئەو مشکلە گەورەی تووشی من کرد كاكا دها مالي بناية سميلي شالي علاماتي بناية همو كسي بينيه کورە ئەی هەوار کورە دی من نەمگوت وازیان لێبینا کورە دی نەمگوت لە مۆزوی ئەو کلیپەی هیچی کە بێژەنی مهینە ناو مۆزوعی دەهام لە خۆی مۆزوی خۆی بە حەل کاتن ئێستا کە بەهۆی ئەوەی کە پارەی لێ بەردایکەوە تووشی مشکلەی بووینە بزين کورە لە بياتوا تەویلەیەوە چەند ڕۆژە سجنی کردیای کورە غەریبە بزنا خدي سجنا کورە بزنە قوتەی نییە لە تەویلە حیوانان دانایە و سجنی کردیا لبينا تبي سجني کورە كردو عەدی خۆ لە مارە خۆیان نییە كاكا بقسي ملكا ما دام بزنا قطي سجن كردو تبرو قولك يا كابا مولو كورە عەزیزەکە خۆ مشخەنی بیمە ئەلی وەڵڵا بەس تو تاریشە عالم تێمان نەکا بەس کاچی من لیمە و عەبڵە ئەمیرە دەرێن نییە دەبی بەری بدەی ئەگەر ناکاچی بۆ مۆزی کەشف دەکەی نازانم چ دەکەی اي باشا دام مالتي خو كاكا دام جولة تو اقري وببياو تزاني بو تكليف يجي لنا كي بريبا ڕەشیدی بدەم سەد تەکلیفم لێ کردی عەزیزەکەم بەس دەرێت و پێم برێلۆ دیفاع لەو کوڕی دەکەی دیارە دۆستایەتێکت لەگەری هەیە ئەوەندە دیفاعی لەو کوڕی بکە و کاکە وەڵڵا وەبیللای وەتەڵڵای ئەو کاتی کەشف دەبیتەکەوە کوڕە خەزووری منە كاكا جيان بلي بزيمان بياتو تو ماوي ليرا شاكر بو تنانت بشكم خويا رحنا بدور بلا باوكشي نية کوڕە دەهام مێشتی قەپاتە مێشتی هیچ وەرناگری دوهێشتە چکەت پێ بدەیم ڕەشی لەوەی دەترسێن پێشەن لەو لایە هەموو ڕۆژی سدی بکە و معاناتێبی ڕاست کەشفی بکە برێم کوڕە خەزووری سعدی بە ئەدی اخوانا قنيا وقصرقي تو لا سايدة هامك تو من خليك الزير رقم دولا سمي الله بيجان زخ كاتو والله مش ئەلی تدري وەڵڵا ئێستا نێز نازەم چ شەد بم ڕەشید شەد كاكا شيد مبا شيد مبا کوڕە لۆ بە یەکترین ناسان لۆ اذا بلي مشيتو مش مسفا بيبكا كاكا والله الى داخل تو صعب اخواوك او نقر ماما لا عقلانيه وفانی لێدا دەکەن نەبا بەگیان. کەس قەبسەلی وها داکەران دیە كاكا اما قمصلي ماركيا وكو قمصله كاني تونيا لندا سيازاري بي قمصلي ماركا اوا داك اليوم هل اواش لبرا كريتو پێ وقمصلي ماركيا لۆمە منداڵم لۆمە جێلم کورە ئەوە زنجیرەکەی تێک چۆ پێت غەدرە بچی لەو خەیاتە نییە زنجیرەکە لۆ بگۆڕی بە 2000 زنجيت يكسوا لەداخیتی تو کورە ئێرە مكا لە داخی تو شێت دەبم بەخوا شێت دەبم بێدەک بە هەم تەماشامان دەکەن سەر چاو هیچ نییە، هیچ نییە، سوحبەتە. چی بکەم جواب نایەتەوە سعدی جواب نایەتەوە شێت بووم بەدەستی شێت ئەوە تۆ چیەکەی ئەوە تۆ چۆن پێتەخورێ من قارەمانێکم لە دەست داوە دەنوژی میوا خۆی چی دایکە قارەمان کوڕە دایکە خەدر لە قارەمان مەکە قارەمانی چی کوڕە ئەو کەم بە قوربانی یەک هەناسەی بێژن ئەو پێتەڵم خۆت و سعدی مێردیشت دەی لەسەر کوڕەکە ئاو حەیامان بەرە دایکە جا خۆش دەزانی سعدی نەیوت وتی بۆتان حلەکەم سعدی کەی شتێکی وتۆ نەیکرد بێ کوا من شێت بووم کوا ئۆ بابێت تاقەت ناخۆم لای بە زەهرە خۆم دەفکردکەوە كل شيء كما سعدي کورە فکردکەوە دەی والله واتو بينم ناي خوشم لبينيا چ بکەین ڕەشی دەفکردکەوە عەزیزەکەم كل شيء كما والله كأوا بينم مالي بتاتي بكتري كلاوي خليك زير رقم ڕەشی دەفکردکەوە چاوەکەم كل في كل شيء كما ئەو لە دوب دەڕۆی علي بناتي لي وتم نو جوكي خەریکە نییە لە خەفەتان شێت بم چ بکەم ڕێکم لۆ دانێ دەی فلا مك سعدي انا والله سعدي دەی بو مات دەی بو دعوتك دام ناكي سيدي مك قصابي وهذه قوش خوارنا دعوەتی کەم کورە بیست وەرەقەی لێ بەردایتەوە يعني داوي باريشي کورە گۆتم پارەکەشی دەدەمەوە دەهام دەری ئەو شکامە کاکە شکۆشکە بارونا کورە و بزنە قوتەیە خەرامەتی دەهامی حەلا کرد کاشی من دعوەتی دەکەم بو مات دەی بو مات چ بتو لاي كاك دام ئێ بلي كاك دام بس برزمانك شيرين رقو تقنا ئێ بلي بكفالات بيرجن بدا
من اسمتەوی لەکە لە باتی ئەو چێ بچی تۆ بتۆ ناو بزنەکان چێ بچی سەد چاو سەد چاو هیچنەوە ئەبیانیانەوە سوحبەتە کاکەدی کە شۆربا خۆڵای دێ بەو کەڕۆلی مۆی هەوار ئەی هەوار ئێستا دوێنێتی جەمانە ئێستا چم کەم ئەمەن زابی دۆ لە من با بۆ پێی مشتی لێ من هەرچی ئیشە قورسەکانەیە بە من یەکەی کەڕامی تێکدا ڕۆشی لە ئەوانی بەوا ڕۆشی چاوەکەم گیان درم لۆ چکە کات نەکات و کردیتت لۆ تو لە جاتی بێژەنی ناچی ناو بزنەکە وەڵام من لە بزنە ترسم ئەمبەرت نەمینێرە وەڵڵا قسەڵ قورت